لە پاڵ کتێبێکی مێژوویە وەستاوم و شارەزوور بەخۆ و گاڵۆک و بەخۆ و بڕێ لە لۆلۆیەکان و مادەکان و ساسانەکان منیان هێناوەتە سەر تەپەکوڕە و حرفەکانی مێژوم نیشانەوە هەمووشی بە خوێنی کورد ئاودراوە لە پەنا قەسیدەکانی حەزرەتی نالیە وەستاوم و هەرچی باڵندە هەیە شعرەکانی ناڵی بەدەنووک ئەڵێنەوە منیش لێرە مەست بووم لە پەنا کتێبە سەوزەکەی یەکێتیشە ئەلێرە خوێن هەڵ ئەقوڵێ و بارانی نمەی خوێنە تەپەکوڕە هەرچی جوندی شەیطان و تیرۆریستەکانی ئیسلام هەیە دەوریان داوە و پێشمەرگەی یەکێتی هێمن خوێن ئەڕژێ ئێرە تەپەکوڕەیە ئێرە لە شارەزووری مەملەکەتی کوردەواریە وەرن بابەیەکەوە گەشتێک بۆ ئەم وڵاتە شیرینە بکەین و بە بەفرەکەی سوورێن دەستمان بتەزێنین و بێینەوە لە پەنا قەسیدەکانی حەزرەتی نالیە چایەکی خەس بخۆینەوە ئەگەر ئێوە ئامادەن ئێمە لە تەپەکوڕەین لە ناحەی خورماڵ لە ناوچەی نەوڕۆڵی شارەزوور فەرموون بابڕێ یەکێک لە دێرینترین خاک و ناوچەکانی سەر ئەم زەمینە ناوچەی شارەزووری کوردستانە کە لە سەردەمی بوونی ژیان و ژیاریەوە مرۆڤی تێدا ژیاوە ژمارەیەک شوێنەواری گرنگی لانکەی مرۆڤایەتی لە شارەزوورە حیاتەکەی کورد هەن کە ئەگەڕێتەوە بۆ 5,000 ساڵ بەرد لە ئێستا و بۆ سەردەمی لۆلۆی و گۆتیەکان و دواتر پێشکەوتنە شارستانیەکانی ئیمپراتۆرێتی مادی کورد لەوانە شاری گەورە و شارستانی ئاتێلا کە ئێستا بە بەکراوە ناسراوە گوایە لە سەردەمی دەسەڵاتی ئەردەڵانیەکان میر بەکرە سوور هاتوۆتە قڵی بەکراوە و هەرچی چۆمی گەورە و گرنگی باوکۆچک و چاوگ و هەورامان هەیە بە شێوەی ئاودێری و بە شێوەیەکی ئەندازیاری ڕایکێشاوە بۆ شاری بەکراوە و لە دەوروبەری کۆشکەی خۆی و قەڵاقی لەم شارە ئەشڵێن گوایە گوندێکی بۆ کوڕەکەی ئاوەدان کردوەوە بە ناوی تەپەکوڕا کە ئێستاش ئەم گوندە هەیە واتە ئاوایی تەپەکوڕا چوار گردی شوێنەواری ئاساری لێیە گردی درۆزنە و کە سروشتیە و گردی قوچ دەستکردە و تورەکە ڕێژە و هەروەها ئەو سەردەمانەی مادەکانە گردی بایاخ ئەویش تورەکە ڕێژە و گردی مزگەوت سروشتیە ئاوای تەپەکوڕا 580 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە ژمارەیەک جۆگەی ئاودێری هەیە وەک ڕووبار و یان جۆگەی دەلێن جۆگەی درۆزنە و جۆگەی بگار جۆگەی بنتەپە کە ژمارەیە کانیا و جۆگەی کونەماسی و جۆگەی بی وسەین نۆ کارێزی تێدا هەڵکەندراوە بە سیستمی بیر لە دوای بیر مێژۆگەیە گەڕێتەوە بۆ سەردەمی زەردەشتەکان 5 گوند هەیە لەم شارە زوورە پێڵێن موان واتە موغانی زەردەشتەکان لە ناوەندی شارە زووردایە لە سەردەمی دەسەڵاتی ئیمپراتۆرێتی مارد بووە نزیک شەرە شارستانێتی بەکراوە و یاسین تەپە و مەڵبەندی پەرزگاکانیان بووە ئەمانە کۆنترین شاری میزۆپۆتامیان ئەڵێن میر بەکرە سووری ئەردەڵان هاتوۆتە ناوچەکە و دەسەڵاتی گرۆتە بەسەر مەملەکەتەکەدا و شارەزووری لەژێر فەرمانڕەوای خۆی تون داناوە تەپەکوڕی داوە بە کوڕەکەی تاک و لەوێەوە پارێزگاری لە مەملەکەتەکە بکات واتە ئەو خاک و ئەو بەرزایانی کە لەوێ و هەموو شێوازی سەربازی بووە و سەربازخانە بووە لێوە دیفاعیان لە بەکر ئاوا کردووە لە زەوی ئەلیوەنەوش ژێر ئەرزێک بووە 5 مەتر بۆی چوونەتە خوارەوە لە خوارەوە هەمووی ژوور بووە و
پڕ بۆ لە گۆزە و ئێشک و پرووسکی ئەو سەردەمانە لا لە برایمی نەوڕۆڵی ڕیش چەرمووی ئاواییە چوینە خزمەتی لە بن پیرەدار بە ڕووی 400 ساڵیدا لە تەک قەومەکانی دانیشت بوو سڵاوم لە حازری کرد و لە تەکیەوە دانیشتم و پێم وت بنەماڵی ئەلی کەریم نۆ پشتی لێرە بوو باشە ئەڵێن ئاواییەکە بە ناوی بارام تەپەکوڕێ ئەم بارامە کێ ئەم بارامە وەکو ئەرزم کردی باپیری عوسمان و ئەوانە باپیرە گەورەیە باپیرە گەورەیە ئەمانە لە بێستوانە سوورەوە هاتوون لە بێستان سوورەوە هاتوون چەند پشتان ئێوە لێرە بۆ ئێوە ئێمە حەو پشتە هەشت پشە لێرە بوو باوە میر ئەحمەد کێ حاجی میر ئەحمەد باوای منە باوای تۆیە زەویەکانی تەپەکوڕی داوە بە جووتیاران وتێتی با بەگ لەیران نەبێنێ بەڵێ وا بووە یعنی ئەویش خاوەنی دێکە بەڵێ باشە زەویەکەی پێڵن زەوی عەلیوەنەوش بەڵێ ئەڵێ کونێکی تیا بووە چوویتە خوارەوە بەڵێ ئەدی بووم باسکەوە من چووم هەلەو لایە ئەمەتانە لە باخەکەی ئەحمە بەگ بۆ لاوەیە بەڵێ من چوومە لەسەرۆ گردە کونێکی تیا بوو بەقە دەمە بێڵان ڕۆشتە ناوە 6 حەوە دەبوو زۆرش لە خوارەوە 5 مەترش لە خوارەوەڵا هۆدە بوو من هەمووی هۆدە بوو یاسک و پرووسک و گۆزەشکاویشی تیاەوەی سەردەمی مادەکانە دەوڵەتی مادی کوردستان لە 1970 پێش زین لەوێ بووە باشە ژووری تیا بووە ئەمانی تیا بووە تەمەنی ئاوایی تەپەکوڕە 2000 ساڵە بێت ئەبێت خەبڵ بە پشتمان هاتووە هەر لێرە بوون باشە چونکە ئەو کوپە و ئێشک و پرووسکانە هی سەردەمی زەردەشی و سازانەکانن وایە باشە پاشایەک بۆ لێرە ناوی بەکری سوور یا بەکرە سوور بەکری سوور لە گردی بەکراوا بووە پاشایەک بوو ئاوی ئەم منتیقانە هەتاگاتە خوورماڵ و باو کۆچۆکۆنە هەمووی هاوردوێتە دەوری ئەو گردە جاوگرێسا پڕ بۆتەوە چواردەوری حەفر و پڕی کردوتۆ لەبەر ئەوەی شەڕۆشتی و هجومی بۆ بکەن یا شتێک نەتوان بیگرن سوودی لە ئاوەکەش بینیەوە بۆ محافەزەی خۆشی بجگە لە ئاوی خواردنەوە لاولا بۆ کشت و کاڵی بۆ هەموو شتێکی تر ئەو بۆ بەرگری خۆی زیاتر باش ئەڵێم کوڕێکێ بۆ هاروهاج بۆ و ئەمانە لە تەپەکوڕە و هاردوێتی بۆ ئێرە یاخی بۆ هاتوۆتە ئەم گردە بە حسابی تر و توێتی بە ئەم گردە بۆم کوڕە بێتتر ئەم تەپەکوڕە میرایەتی لەمە لەم گردە بووە و هەم محافەزەیشی کردو هەم گردەکەیشی بەناوە بە تەپەکوڕە بۆ هاتووە باشە ئەڵێن دوو ئاشی لێ بوو ئاشیان زۆر قەدیم بووە ئاشێکیانی بەوەن و ئاشە حاجی میر ئەحمەد ئەمەتە لەم چەمالوایە ئاشێکیشیان مناڵ بووم کاتی خۆی حەمەی سەیحمۆ لە خێڵی حەمە زۆر بەتەمەن بوو بەڵێ وتی ئەمە باراشم تیا هاڕیوە لەو ئەرزی ماڵی باوکمایەوەی کێڵە راوە باشە ئاو بەشی ئەوەی کردووەم دوو ئاش قوربان ئاو کەس زەرعاتی نەکرد هەفتاوە پێنجمان بەدەستەوە بۆ 5 دۆمەکەی کراوە بەزار خەڵکەوە ئیتنانی نێدا بە زەرعات ئاوا بوو ئەی چۆن ڕاستە فرموویت باشە گردی قوچ کامەیە ئەمە گردی قوچ ئەمە گردی قوچە ئەمە هیچ کنە و پشکنینی وە کردو حکوومەت قوربانتەوەم ئەمە لیان هەڵکەندووە هیچی تیانێ یەک مورگی تایتانە زۆرەوە واز لە مورگ و ئەمانە بێنە مامبرای خاڵە برایم من باسی مێژووەکەم ئەو بەردانی تایە هەمووی سەردەمی ساسانەکان بۆ ژووری تیا بووە قوربان میسا وەزان کەندیان لێرا یەک دوو ژووری تیا بوو زۆر لە خۆر بەڵام ئەم بەردانە هەموو بەدەست دانراوە بە خۆلیان بۆ هاوردۆ کردویان خۆیان لە شۆ بە هاورد وەڵاهی نازانم لەم چەما لەکوێ هێناویان لەو چاڵە چواردەوری چاڵ ئەبێ لێو هەوێ ڕقەی نەیری چییە ڕقەی نەری ئافرەتێ بووە ئاڵتونی هەمزەنەری مەشهور بووە لەوێ بووە ئیتر کە لەوێ بۆ ژنێکی قابلەدار بووە لەوێ ئەو ئاڵتونی هەمزەنەریە دەیەکراوە تۆ لویا کاتی خۆی بە ناوی ئاڵتونی هەمزەنەریەوە ئەو نەقەی ڕقەینەریە بە ناوی ئەوەی جاخۆ نەنکی ئێوەش دایەگەوری ئێوەش ناوی ڕعنا بووە ڕعناژن حاجی میر ئەحمەد ئەوانیان ئەو چۆ بۆ حەجەڵێ نازانم 7 مانگ 8 مانگ سەری پێ 6 مانگی پێچووە وەک عادی لە خانمی عادی لە خانمیسە ئەو بەناو بانگتر بووە لەو کاتانە باشە ئەڵێن لەم مەملەکەتەیە چی ئاڵتونیە بووین شاردوێتەوە باوە حاجی میر ئەحمەد منجەڵە پارەی بۆی تا نازانین لەکوێ بیدۆزینەوە ئەوە هەر بن بۆ نازانین چی لێکەوە لەگەڵی نەنە ڕعنامانە ڕعناژن حاجی میر ئەحمەد بەڵام ئەو ئاڵتونیش نیە بوو بەخوای ترم لێرەیان بۆ لێرەی کاتی خۆی باشە چەند بەرەباب لە تەپەکوڕاژی واللهی بەرەباب لام وایە چواردە بەرەباب نازانی چێوکێن واللهی بەرەبابی میر ئەحمەد و بەرەبابی عوسمان و بەرەبابی ئیتر بەرەبابی ئانی بەرەبابەکان زۆر ئێستا ناتوان بڵێم هەڵیاندەم نازانم ڕاستەکەیت باشە دیەکانی دەوروبەری تەپەکوڕە چۆکە خێڵی حەمەیە بەشارەتە ئەو بەشارەتە گردی سەفایە شەشکە ئەم دێهاتانە کە نزیکمانن لێرەوەن
شارەزوور مەزنترین خاکی پیرۆزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، یەکێکە لەو خاکە مەزنانەی کە دەریایەک ئاوی شیرین لە بن ئەم زەویە پیرۆزەی کوردستاندا هەیە و ئەڵێن ئاو لەسەر زەوی ببڕێ لە شارەزوور بۆ 1000 ساڵی دی ئاو ئەمێنێتەوە. پیرۆزەکەشی لەو ئاوە سەرچاوی گرتووە خاکی دابینکردنی ئاسایشی خۆراکیشە بۆ کوردستان. خاکی شارستانێتەکانی مێژوو بووە لە مێژووی کوردستان. خاکی پەرزگاکانی لۆلۆیی و گۆتی و ئاشووری و مادەکانیش بووە. ئاوای تەپەکوڕە 2000 دۆنم زەوی بەراوە، 1000 دۆنم زەوی پشتاویشان هەیە و لە وەرگا و شاخەڵانیشە 250 دۆنم زەویان بەس بە هەنار چاندووە. 7 جۆگەی ئاودێری زۆر گرنگ و بەبایەخ و بێ هاوتای لە دەم زەویە بەراوەکانیانە ساڵانە 700 تەن هەنار بەرهەم ئێن و ژمارێکیش لە دانەوێڵەواتە نزیکی 100 تەنێک بەرهەم ئێنن. 9 کارێزی کۆنی تێدا لێدراوە بە سیستمی بیر لە دوای بیر و وەستاباشی ڕۆژهەڵات لە بانە و سەقز و مەریوانی کوردستانی ئەو دێوە هێنراوە. بەر لە ڕووخان لە پێش ئەنفالە بەدناوەکانی بەعسی عەرەبی فاشیزم 15,000 سەرمەڕ و ماڵات لەگەڵ گاوگۆلی تیا بووە. ئاوایەکی فراوان و گەورە بووە. ئێستا 7,000 سەرمەڕ و 700 سەر ڕەشە وڵاخی تێدایە و 43 ماڵە و 200 کەسن و قوتابخانشی لە ساڵی 1979 لەلایەن مامۆسا حەیدەر دەڵەمەریەوە سڵاوی خوای لێبێ بۆ دامەزراندون. ئەندازیاری کشت و کاڵی و پسپۆڕ و زانە حەمە ئەمین حەمە کەریم کە یەکێکە لە پسپۆڕەکانی ناوچەی هەموو شارەزوور و هەڵەبجە و فازیلی میرەحمە و ئەنجومەنی ئاوایی باسی لەو تەوەرانە ئەکەن. با بچینە خزمەتیان و سەرەتا لە ئەندازیار حەمە ئەمین بپرسین و پێی بڵێن. کا حەمیر ژێرخاکی شارەزوور ئەڵێن بە پێی بۆچووری هەندێک لە جیۆلۆجیەکان دەریایەکە دەریایەکی لە بنهاتووی ئاوی شیرین و سازگارە. بەڵێ ڕاستە بەڵێ ڕاستە. ئێمە کە پرۆفیسۆرێک محازەرەی وەرکشۆپێکی پێوتین وتی گەورەترین حوز ئاوی شیرین لەژێر شارەزوورە لە جیهانە و لە شەرقی ئەوسەتە بەتە وتی لەژێر باسی گەورەترین حوزی نەوتیش لە بینی چەمچەماڵ و کەرکووکایە. بەڵێ ژێری ئەم منتیقەی ئێمە ئاوە باشە کە ئاوی سازگاریشە. باشە تا چەند کورد ئەتوانێت ئاسایشی خۆراک دابین بکات بە پێی ئەندازیاری خۆراکی تۆ بەنسبەت شارەزوورەوە ئەرزێکی بەپیت و بەرەکەتی هەیە، بارانی مسەوگەری هەیە، ئاوێکی زۆری ژێرزەویمان هەیە. تەنها ئیدارەکەیەتی وە ئێمە ناتوانین لە بەڕێوە بەردنیایەت کارژێڕی بەڵێ و بەکارێنانی تەکنۆلۆژیای تازە وەکو نیمانە. ئێستا ئەگەر توانی جۆگەی دەلێن بێنینەوە لە ئەحماوە وەکو جاران بچێتەوە گرتی بەکراوە لێو ئەتوانین ئەو ئەرزە دێمەکانیش بکەن بەبەرەوە. تۆ شتێکە دوت بە منوتت ئێرە ئەتوانین بە ڕەش چی پێڵەوە پرژە بە پرژە لە جاتیەوەی پێش دوۆنم بکەین توانین دەدۆنم بکەین. ئەتوانین ئەو ئاوەی بڵێن کە بەشی دۆنمێکەکە بە ئاوی سەدحی بڵێن بە جۆگە ئاوی بی ئەتوانین دەدۆنمی پێ ئەو بین بە قەترە لەگەڵ بە ئاو پژێن بە تەکنۆلۆژیای تازە. یعنی ئێمە توانین هەموو ئەم منتیقە و دەشتی سەبانیشکەین بە بەرئاو بتوانین ئاوی ئەحماوە بێنینەوە کە تاقی کارەبایی ناوێ هەم دۆسی ژینگەیە زەختێکی زۆری هەیە بەکردنەوەی لە خوارەوە ئەو تاقەماناتێک کە بتوانین بە پرژش و بە قەترش مەساحەکەی باش. لە دۆنمێکە ئێمە چەند ئەتوانین گەنم بەرهەم بێنین لە شارەزوور لە شارەزوورە ئەگەر بتوانین خزمەتی کوێ بە شێوەیەکی تەکنۆلۆژیای تازە بە پرژە چەند هێنین بە ئەوی بە پرژە ئەتوانین تا تەنونی و بێنین لە یەک دۆن وەکوتر ئەو ئەسمات کێتە سەر باران جاری وایە باران لە مانگی چوارە نامێنێت کە ڕێی تەکمیلی ئەبێ بۆ بکەی ئەو وەختە تۆ ئاو نییە زەرەرێکی زۆرە لە سا 50 تاچەکەی ئەندازیار کاک حەمامین. چ پرۆژێکی استراتیژی بۆ ئێرە بکەین باشە بۆ باشترین پرۆژە ئەوەیە کە وەختی خۆی جۆگەی کۆنکرێتی هەبووە لە ئەحماوە لە جۆگەی دەلێن لە ئەحماوەوە هاتووەتە تا بەکراوە لەوێ هەر لەو منتیقا مەرەزیان پێکردووە. ئێستا ئەو جۆگەیان نەماوە داوا لە حکوومەت یاریمی کوردستانەکەین
هیمەتێکمان بۆ بکە منیش دەنگەخەوە پاڵ دەنگی تۆ بۆ جوتیارەکانی بەڵە جوتیارەکە ئەوە بردە کاک فازیل وەک ئەنجومەنی گوندی تەپەکوڕە چەند دوێنم هەنارتان هەیە 200 دوۆنمان 200 دوێنمتان وانە چەند باخە وڵات تقریبان 20 باخێک 20 باخێ بێ خەرمان بەرەکەت ئینشاءالله باشە بەرهەمی هەنار چەند بەرهەمێن ساڵانە 500 تەنێکمانە بێت تقریبان لە هەناری چاک هەناری چاک دەرەجێ زۆر باشە تەپەکوڕە کردی کوشتکاڵی ژمارە چەنە کەرتی 11 چەند جۆگەی ئاوی تایە وڵات تقریبان 6 جۆگەی ڕیسیمانەیە دەلیێنمان درۆزنەمانەیە و نەماسیەکان و بەڵام ئەوەی بگارەکە آخر ئەوەی کە لای من زۆر گرنگ بێ هینە ئەوەی جۆگەی بنتەپەیە بەڵێ بنتەپە ئەمەیەکەوەشی کردوی سا ئەوەکەی نەماوە حیف باشە کونەماسی ئەمانە زەوی بەراوەکەن بەڵێ هەموو بەراون بڵێ چەند دوۆنم زەوی بەراوتان هەیە وڵات تقریبان 2000تان هەیە چەند زەوی پشتاوتان هەیە 500 دوۆنمانەویش ئەوە دەیمیە ئەی لە وەرگا و شاخەڵان و وڵا هەمانەویش دەوری 6 دوۆنمێکمانەیە تقریبان گوندەکە خۆی چەند دوۆنمە تقریبان 80 دوۆنمێکە چەند کارێستان لێداوە لێرە کارێز لە پشتی درۆزنەوەیە دەوری حوکارێزەکە بێ ئەزای چەندەمێکە بەڵاهینی زووە لە بیرەوەری ئەمانی 200 ساڵ لێ زیاتریش لە مەریوانی ڕۆژهڵاتی کوردستان و سنەوانە وەستا باشی بەڵێ هاتووە بڵێ ئەو هینەزانێ ئەندازیارە بەڕێزەوە زانێت ئاسارەکەی ماوە بەستر باشە قوتابخانە لە ساڵی چەنە کراوەتەوە سەرەتا هێشتاکان بوو کێ بووە دەڵەمەری سڵاوی لێگەی لێرەوە باشە ئێستا چەند ماڵن تقریبان 43 ماڵێکە بین چەند کەسن 200 نەفرێکیش لێ چەند مێگەل مەڕی تایە ئیسان تۆزێک کەمترن 1500 سەرێکە بێ بەس هاوینان زیاترە 500 تقریبان ڕەشەوڵاخ وڵاویش 500 سەرێکمانێ قاز و هەموو یارە وڵا هەمووی مانێش کرد ئاوایی تەپەکوڕە ئاواییەکە لە وڵاتی شارەزور لە ناو خاکی نەوڕۆڵی پارچە سەر بە ناحی خورماڵە شاری خورماڵ یان گوڵ عنبەر یان خۆرماد پاشایەکی مادەکان لێرە فەرمانڕەوای شارەزور بووە قڵایەکی مەزن و گەور و قایمی بە ناوی خۆر بە ناوی کچە تاقانەکەی خۆی دروست کردووە ناوی ناوە خۆرمات واتە کچەکەی لەگەڵ دەوڵەتی مات کە ئێستاش ئاسەوارەکەی لە خورماڵ ماوە و شوراکەشی هەموو ماوە خۆرمات بووە بە خورماڵ سەر بە قەزای ناوەند و پارێزگای هەڵەبجەی کورد و کوردستانە هەڵەبجە 726 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە 1532 کیلۆمتر چوارگۆشەیە مێژۆکەی بۆ سەردەمی لۆلۆیەکان کە نەژادی کۆنی کوردن ئەگەڕێتەوە بۆ 3000 ساڵ بەر لە زاین دروست کراوە هەڵەبجە ناوی خارخار یان کاداخار یان هارهار بووە مادەکانیش لێرە حکومڕانێکی زۆریان کردووە 3500 ساڵ پێش زاین سەرجۆنی ئەکات پەلاماری شارەزور و هەڵەبجەیدا و ناوی ناوە هار شارۆکین لە ساڵی 643 زاینیشدا لە زنجیرە داگیرکاریەکانی سوپای ئیسلام شارەزوریان داگیر کردو و کاولیان کردو و ژمارەی زۆریشان لێ شەهید بوون لە ساڵی 1615 زاینیش هەڵۆخانی میری ئەردەڵان لە وڵاتە حکومڕانی کردووە کۆمەڵی یاداشتی گرنگ هەیە زانا و عاریفەکانی بەڵباس کە لە ساڵی 530 کۆچی لەم شارەزورە بوون و لەلایەن ئیبراهیم حوسین بەڵباسی بە ناوی زنجیرێک لە مێژووی بزربوونی شارەزور لە ساڵی 500 کۆچی هەتا 1290 کۆچی باسی لە کۆمەڵی مێژووی دانسقە و گرنگە کا سەبارەت بە شارەزورە هەمیشە شارەزور شوێنی پێکدادان و شەڕ و جەنگ بووە دژ بە داگیرکەرەکانی کوردستان لە قۆناغە مێژوویە یەک لە دوای یەکەکان و جاجەکاندا و مێژووی ئازایەتی و مەزنی شارەزوریەکان بە سەروەری باس ئەکات لە مێژووە ئەوەتا لە مەملەکەتی کوردستان و بە سەرۆکایەتی مەلیک مەحموود حەفید مەلیکی کوردستان هەتاگاتە کۆماری کوردستان بە سەرۆکاتی سەرۆک کۆمار قازی محەممەد شارەزوریەکان بەشداریان کردووە لە شۆڕشی اسماعیل خانی شکاک و هەتا شێخ سەعیدی پیرانیش لە ساڵی 1960 کە شۆڕشی ئەیل و دەستپێکە
شارەزوو دەبێتە پێشەنگ لە گوندی تەپە کوڕەی شارەزور حەمەی برایم پیاوە مەزلەکەی تەپە کوڕە و حەمەی ڕەمەزان و ساڵحی مریەم و عەلە گوڕ و لەگەڵ جەمال بابان ئەمانە ئەبن بە پێشمەرگە لە تەپە کوڕە و ئازا و قارەمان بوون لەو مەملەکەتە لە شۆڕشی نوێژ یەکەم تەقەی پێشمەرگە لە داگیرکەری بەعەز لە شارەزور بوو محەمەی حاجی تۆفیق شێرە پیاوەکەی تەپە کوڕە لە ساڵی 1970 ئەبێتە پێشمەرگە و 15 پێشمەرگەن بووە لە شۆڕشی نوێ و خاوەنی 28 شەهیدی پێشمەرگەن و 3 هاوڵاتی زیندانی سیاسیس کایەکێکیان عوسمانی عەلی ڕەشیە ئەمانە زیندانی سیاسین و تا ئەبەدی حکم دران هەروەها شەهیدی پێشمەرگە و هاوڵاتی و کیمیابارانی دەستی باسی فاشیستیشان هەیە بابچینە خزمەت عوسمانی عەلی ڕەشی کە پێشمەرگەی دێرینە و زیندانی سیاسیشە لەگەڵ ناجی حەمەومین با سەرەتا لە کا عوسمانەوە دەست پێ بکەین و لێ بپرسین کێ هێرشەکەی هێنابوو بۆ ئێرە جوندی ئیسلام باشە چەند پێشمەرگەی لێبوو لێرە 93 پێشمەرگەی 93 پێشمەرگە لە چەند قۆڵەوە هاتبوون ئایا بێگانی تیا بوو بەڵێ ئەکسەری ئەو جوندانە ئەکسەریان بێگانە بوون عەرەبیان تیا بووە لوبنانی تیا بووە من خۆم بۆ خۆم لە زەڵم پاساپۆرتێکیانم بینی کە لوبنانیە بەڵێ باشە ئەمە هێرشان هێنا ئێرە چەند پێشمەرگە شەهید بوو پێشمەرگە 42 شەهیدمانە فەرماندەکانیان کێ بوون کاک حەمە سەراوی یەکیان بوو هەر بەم گردەی پشتمانەوە کاگە حەمەیەکی ئەو بوو کاک سدیقی خولەی خواکەرەم بوو ئەمە کە هەموو فەرماندەکان لێرە شەهید بوو بەڵام لە ئاوایی خێڵی حەمەش پێم وابێ دوای ئەو بیا پێش ئەو بۆ ساڵی پێش ئەو لێش ئەوەنە پێشمەرگەی قارەمانی یەکێتی بەداخەوە لە شارەزور ئەوەنە یەکێتی ئەوەنە خوێنی یاوە بەڵێ باشە ئەو جابێ لەسەر حەمەی برایم و حەمەی ڕەمەزان و ساڵحی مریەم و عەلە کوڕ و جەمال بابان بەڵێ ئەمانە پێشمەرگە بوون ئەمانە یەکەم پێشمەرگەی سەرەتایی شۆڕشی ئەیلول کەس لەمانە ماوە بەس کاگە حەمەی ڕەمەزان ئەی جەمال بابان ماون نەماوە ئەوش یادیان بەخێر و سڵاویان لێبێ ئەی محەمەی حاجی تۆفیق لە ساڵی چەند بوو پێشمەرگە شەید محەممەد ساڵی هەفتاهۆشت بوو بۆ پێشمەرگە لەگەڵ کاک حامی بوو لەگەڵ کاک حامیوان لە هەرێمی یەکە وەختە لە ساڵی چەند بوو بە پێشمەرگە هەفتاهۆش باشە یەکەم شەیدی شۆڕشی نوێ کێ بوو یەکەم شەیدی شۆڕشی نێ غەفاری حەمەی برایم بوو لە کۆ شەید بوو لە زەمەقی لە ماڵی خۆیان لە ماڵی خۆیان شەید بوو باشە تۆ لە ساڵی هێشتاوێکی پێشمەرگە دوای کاکە حەمەوانە دوای محەممەد برایم لە هەرێمی چەند شەید محەممەد باڵێ لە هەرێمی چەند لە هەرێمی یەک ئەو وەختە هەرێم پێم وابێ هین و لوژنە بوو هەرێم بوو بەڵێ کێو بوون کاک حاکم عومەر بوو کاک حامی حاجی غالی بوو کاک شەوکەتی حاجی باش ئێوە چەند پێشمەرگەتان هەبوو لێرە یەکێتی 15 بوون شەید نەوشیروانمان هەبوو من هەبووم ئەو کاتە شەید محەممەدەوە شەهید بوو ئەم کاک ئەحمەدی حاجی محەممەد هەبووە بەڵێ لە شەڕەکانی داعشا بەشداریتان کرد من کردومە بەڵێ تۆ کردوتە چەند پێشمەرگەتانی ئێستا بۆ کوردستان وەڵاهی بەعامی زیاتر لە 100 پێشمەرگە بە ئاسایش و ئەمانەوە دا ئەوم بە دەرەوە دەست کاک ناجی بیخەلای دەمتەوە با دوو کەلیمە قسە بکەین من و تۆ خوای گەورە بێەوەیکە خوای گەورە بێویکە لە شۆڕشی ئەیلول چەند شەیتانەیە دەوری پێنج شەیتانەیە لە شۆڕشی نوێ چەند شەیتانەیە وەڵاهی شەیدەکانی تازە علی مامسۆفی و غەفار و محەمەد حاجی تۆفیق و ساڵحی مریەمە محەمەد حاجی تۆفیق چی تۆ بوو وەڵا زاوام بوو زاوا بوو پورێکی من ژنێتی وابزانام جێگری هەرێمیش بوو وایە شەیدی هاوڵاتی چەندانەیە هاوڵاتی نەسرەدینە نازمە لەگەڵ خەلیل شەیدی کیمیاباران نزیکی 22-25 شەیدتانەیە بەس ئەوەی کە زۆر ئازاری منیان لە تیفیشی حەسەنە لەگەڵ 8 کەس لە ماڵ و ماڵەکەیان بەداخەوە کچیتیا بۆ شەید بووە پەریکە عوسمانە و کەژاڵە و سەرگوڵە و ئەمانە هەمووی شەید بوو ئەنفال چەندانەیە ئەنفال سیان کێوجێ علی حەمەڕەش بەڵێ ئەوڵای حەمە شەریف هین دایەنە فێ
دادا نفي حمامين او لجو الفالكران ولا هين بردني حكومتي بعض بردني وقت ايران ليره تواوي تريد سلوشني ديالنا بو نا والله بداخوا يعني بكوي قشتي اي ونزيجي تشل شيء ثاني بكوي قشتي تشل بين شيء ثاني با هنا انا صلاو لشيء ده كانت صلاو لا اواي تفكروا شاوي هم تان ماشي کە بەرد گەرم ئەبوو لە وەڕ و پاوان لە وڵاتی گەرمیانی کوردستان نەئەما لەو وڵاتی کفری و کەلار و زەنگاواد و سەنگاوەوە واتە لە گەرمیانە حیاتەکەی کورد و کوردستان هەر سەرخێڵێ دەسووری ئا بە قەومەکەی خۆی ئاوایان بەجێ ئێشت و گاوکەر و یەسر و ماینیان بار ئەکرد چاتۆڵیان لەگەڵ خۆیانە ئەبرد و دەنگی زەنگوڵە و هۆرە هۆشی ڕووناک ئەکردەوە و هیوای ئەخسە ناودڵە هەناسە ساردەکان و مناڵی ئەخسە گڕووگاڵ و هێزی ئا بە ئەژنۆ و توولەڕێی پێدەشت و جەوەڵەکانی ڕۆشن ئەکردەوە یەکێ لە جێماوانی ئەو دەستورە کۆمەڵایەتیە ئەو ئابووری گەرمیان و کوێستان پیرێژنەکە ناوی ڕەعنای کەنیشکی حەمەی ئازیزە باوەلەی لە ئاوایی هەسەناوات جێگیر بووە دێ ڕەعنا لەو مەملەکەتە بە پور ئەڵێن دێ یان میمەک پور ڕەعنا لە ساڵی 1900 واتە 120 ساڵ بەر لە ئێستا لە حەسەناوای هەڵەوجە لەدایک بووە ئەو تەمەنی 16 ساڵ بووە ئازەو بووە گرانی قورسەکەی کە عوسمالی تورکی داگیرکە لەگەڵ داڕمانی خۆیدا هێناوێتی لە بیرەتی کورەبەر لەوەش برا 1940 خۆرگیرانەکەی ئەو زمانەی بیرتیە پەنجەکانی وەک قامچی شۆڵەبی خاڵ خاڵداگەڕیا و سیمای وەک وەنەوشە لە کتێبێکی مێژووی گوناحی کوردەواری ئەچێ کەس متاڵای نەکرد بێ بەڵام مێژوویەکی گرنگ و جوان هەناوی پڕ لە مۆسیقای وشەی کوردی پەنجەکانی پڕن لە کار لە فرمانی ئەو سەردەمانە لەسەر قەرەوێڵەکەی بەو زوستانە پشتمان کردە بەفری سوورێن و پێکەوە دانیشتوونە کەوتینە سۆراخی مێژوو وەرەنگی و ڕادێرن بۆ دێ یان میمک یان پۆڕڕعنای 120 ساڵ با سەرەتا من لێ پرسم و برا با پێ بێژین ئێستا تۆ لە تەک بنا دانیشتووی ئەوە 2020 لە ساڵی 120 ساڵ تەمەن تەماشەڵ تۆ گرانەکەەوە بیرتیە بەخوا گرانەکەمەوە بیرتێ نان نەو بیخۆین ئەوە لە ساڵی 1916 بوو ئەی خۆرگیرانەکە والله عیشم لە بیرتێ ئەوە لە ساڵی 1940 ئەرێ والله ماشەڵڵا والله واوە والله خۆی باش ئەی نان هەبوو بیخۆن ئەو کاتە نەوەڵاوە برچوتینگی سەرمانە نێوە بەخۆڕە خەڵکە بوو لە ئێران و بێ بمرێ لێرە والله نەوەڵا کەسم نەدێ بمرێ کەس نەهات ئەچم شوانیان نەکرد گاوانیان نەکرد ئەوە بۆ خۆی لە ئێران و هاتن باشە ئەی لە ساڵ چەند تۆ شوت کرد بەخوا نازانم بۆ ئەوە ساڵ 1939 بەخوا بۆ ئەوە نازانم ئاها باشە باوک مناڵەکان ناویان چییە باوک بەکرۆان هینی ناوە حەمەڕەشی ناوە باوکی باوکی حەمەڕەشی ناوە تۆی بەسەر یەکیشترا هێنا یەکێتری بەسەر ناوە یەکتری بەسەر تۆی هاوە بەس تۆ دوود باوکم منە جوان بووە ئەرێ وەڵا باوکم لەم هەڵەبجێ بە یەکەم بوو لە شارە باوکم زۆر جوان و زۆر ئەی چەند براتە بوو وڵا دوان ماون نەوەڵا کەست نەماوە وەڵا کەس ئەی چەند ساڵە بێ کە حەمەڕەشی مردت مردووە 50 ساڵە بێ بەخوا زۆرە 6 ساڵە بێ مردووە ماشەڵڵا پەنجابی پەنجابی باشە تۆ تووتنە کردووە تووتن ئەرێ وەڵا لەکوێ وەڵا لەو شارە زورە لە عەرزی خۆمان لە عەرزی خۆتان تووتن قورس نەبوو خوا بەرێ وەڵا ئەوە شەتڵ بێنە و لەوێ ئای توخوا پاتە کۆڵی بکەوە بەرێ وەڵا ئاها ڕاست دەکەی ئەی دوایی چۆنتان لێ کردەوە وەڵای سەر جوان لێمان نەکردووە بچێنی هاو بە ئاروەزدە پارەیەدا دەوڵەمەنین وایە کێی لێ سندن
والله حكومة دايبر حكومة دايبر بله أي بمو والله فهمجي جار حكومة دايبر بمو تانا كرت أري والله زور بو فهمك بس أري والله فهمك بس تانا كرت واني أي مرزة مرزة أكريا هركب بيت وأنا أيكر تو هیچ گەرمیان و کوێستانە نەکرد نەوەڵڵا ئەی باوکت باوکیشم باوکم هەر زۆر پەڕوو هەر زۆر جوان هەیە باوی ئەوە وە شەڕ نەو باوکم بوو لە حەسەناوا بیا لێرە بوو وەڵاوە لە حەسەناوا لێرە وەپا ڕۆیشتووی بۆ هەڵەوجە ئەرێ وەڵا وە پێ ڕۆیم وە پێچە هاتم و بەخوا چەنە پێچوو وەڵی بەیانیە ڕۆین ئێوارە هات بۆچی چویت ئەڕۆیم شەکر مەهاور چای مەهاور ماست دەبرد بۆ ئەوێ ناوەڵا حیتم نێور وەڵا بۆ شەکر و چاوی دەوڵە من بوو دیارە ئەرێ وەڵا بەسی خۆم بوو ئەرێ بەخوا وانە بەرێ وەڵ باش جا پێم بڵێم حیواناریتانە کرد ئەرێ وەڵا حیوانمان بوو وڵاخمان بوو وڵاخشتان بوو ئەرێ بەخوا چەند جار ڕۆژی بێریتانە کرد بێری دوو کەڕە سێ کەڕە سێ کەڕت ماشەڵڵا نیوەڕۆ ئەمان دۆشی بەیانی ئەمان دۆشی ئێوارەش ئەمان دۆشی ئەسر نەمانە دۆشی ئێوارەشتان دۆشی ئەرێ وەڵا ماشەڵڵا ئەو کاتە ئاوا هەر ئاوا پشتڵوانانە هاماسمانەدایە دۆمان ئەدایە کەرێمان ئەدایە ئستا هیچ ڕسقێ نەماوە ڕەحم هەرگیریاوە بۆ ئەی توزانم ڕەحم هەرگیڕێ ئیسا نەدایک ئەزانێت چۆنە نەباوک ئەزانێت نەڕۆڵە ئەزانێت نەبرا ئەزانێ بوو مقڕۆ ڕەحمەکە نەماوە ڕەحمەکە نەماوە ڕاست ڕەحمەکە نەماوە نوێژەکەی لەخوا وەزیاوی لە چەند ساڵە نوێژەکەی 90 ساڵە نایڵم یەک نوێژم بڕوە لە مناڵی نوێژەکەی ئەرێ بەخوا یعنی تۆ لە ساڵی 1990 لەخوا وەزیاوی 111 ساڵە نوێژەکەی سەو نوێژەکەم لەخوا وەزیاوی هەموو شتێ ئافرین ئافرین ئینشەڵڵا خوای گەورە و بەخشێ قوربانەکە بە قوربانتەوە خۆشکە یاخوا ڕاست ساڵێن لە بەکرە ئاواوە لە بەکرە ئاواوە سەربارەکان هەموو بەیەک بووە گوێرە ساوا بۆ سەری هاتووە وەڵا وتیان چی ئەرێ وتیان لەرای گوێرەکە بەربووگە خۆی کردە وەهی بەکراوە وەکوونی بەکراوە وەبان لەوێ دۆزی گیانەچوو وەبا سەربانە ڕۆیوە ئەرێ وەڵایەجێ ئاوەوەیەتن بەکراوە باشە دێڕانە بەڵێ ئەیانوت شارە زۆر هاوینان مێشولەی زۆر بووە گەرما بووە خەڵک لێری ئیدارەی نەکردووە ئەرێ وەڵای ساوە نەماوە زانم بەڵام تۆ ئەو کاتە چیدا نەکرد ئەو لەو گەرما و لەو مێشو لەو وەڵای گوێمان دەی نەو ساخ و سەلەمی نەخۆش نەوی بەخوا ئەیان خەڵک ورگی ئەمەە زل بووە هین پێوە یاوە مێشو لەو ئەمانە بوو هەموو شتێ بوو هەموو شتێک ئەرێ وەڵا چ کاتێکە خۆش بوو تۆ ئەو سەردەمانە بەخوا خۆش و سەردەمی مەلیک خۆش بووە ئێستا خۆیت مادێکیش باش و ئەرێ وەڵا مەلیک باش هاو بوو هەڵەو جەبیرت تێ ئەرێ وەڵا وتیان مادێک هاو ئایکی ئەی هیچ خوێنەواریە حجرێ ئەملاولا خواحیتم نییە بۆ نازانم باشە ئەی چۆن شایەتمانێنی والله هەر شایەتمان ئادێ بڵێ وشانی محەممەد صلی الله عليه وسلم أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله تەواو تەواو وانە باشە باسی هەڵەوجەم بۆ بکە کە ئەچووی بۆ ئەوێ گەورە بوو یا ئاوا بچووک بوو هەڵەوجە وانە و هەڵەوجە گەورە و ئێستا هەر نەماوە گشتی ڕوخیاڵە و عادی لە خانمە بیر تێ کە قایم خان بوو لەوێ عادی لە خانم باسییان نەکرد بەڵام من نەمدی تۆ نەدی لەوێ ئەرێ وەڵا باسییان نەکرد چووکە ئەو ژنی حەمە پاشای جاف عوسمان پاشای جاف بەڵێ ڕاست دەکەی دوو کوڕی هەبوو یەکیان ناوی تایربەگی جاف بوو شاعیر بوو بەڵێ بیرت تێ ئەرێ وەڵا بەڵێ ئەوە دایکم باسیە کرد دایکیش هەر لە حەسەناوا بوو ئەرێ وەڵا وە دایکم باسی ئەوانەیە کرد شارە زۆر سپێدەیەکی ڕەنگینە و هەمیشە بە گۆچانەکەی دەستی هەورەکان لە ئەبا و قۆپچەی کراسی ئاسمانەکاتەوە و بە خۆر ئەڵێ وەرە هەر خۆشی بۆ خۆی شارە زۆر بە چاویلکەی بەفری میری و سوورێن و شرام چاوی بڕیوەتە سنووری کوردستان لە بەدرە و جەسان و قەزانیە و مەنەلی لێرەوە بەفربارانی خۆشەویستیان ئەکا و ئەڵێ ڕۆژێک دێ پەنجەکانتان لێرە بە بەفری هەورامان ئەتەزێنم
شارە زۆر بە کەرکووکەڵێ لە بیرتە لە ساڵەکانی 1600 بەدواوە تۆ پایتەختی من بوویت ئەی چۆن کەرکووکیش کوردستانە کوردستانە و کوردستانە و کوردستانە هەتا چیاکانی حەمرین کەواتە بە بەفری سەر سوورێن دۆندەکانت ماچەکەم حەمرین با قەسیدەکانی حەزرەتی نالی لە شارە زورە و یین ماچباران دەکەین کەرکووک داقوقەکەی کورد خورماتوەکەی کورد بەڕێزەکانم لە شارە زور من ماندوو نابم چونکە ئەزانم هەورەکان تۆزێکی دێن بۆ لام و قەسیدەکانی حەزەتی نالیم بۆ خوێندنەوە بەڵام لە تەپەکوڕام لێرە کۆتایی بەرنامەی ئەمجارێن هەتا بەرنامەیشتر و ژیانەوەی شتری کوردستان ئەمە بێگومانە کوردستانی مەزنوو گەورە لە ناو دڵ کوردستانی مەزنوو گەورە لە ناو چاو ئەوانەی کە چەکی مەردایەتیان بۆ ڕزگاری کورد لە شان کردووە لە هەر چوار پارچەکە ئەوانە تاجی سەرسەری ئێمەن ئەوانە سنبولی ئازادی و ئاشتی هەموو جیهانن ئەوانە تێکشکێنەری ئەفسانەی شەیتانەکانی دەوڵەتی ئیسلامی فاشیست و تیرۆریزم کەواتە لێرە کۆتایی ئەهێنین و بەر لەوەش ئەم کانیاوەی ئێرە و درەختەکان بەوانە سەری کڕنوش بۆ شەیدەکانی کورد و کوردستان داهێنێن کەواتە سڵاو کوردستان سڵاو کەرکووک سڵاو بەدرە و جەسان سڵاو حەمرین ئێوە سنووری ئێمەن خواحافیز